کابرا یەک سەعات لەوێ گوتم بێنە قۆندەرەکەت ماسکەم بەس بەڕێم کە گوتی نییە بڕۆ هەتا پاڵی پێوەنام کوڕک لەسەرم بە جوابات گوتی چۆن پاڵ بەژنی خەڵکە و دەنێ هەی نامەرد حاش حازری سڵاتان لەبێت دوا بە دوای ئەوەی ئێمە لە بەردەم بەڕێوەبەراتی بانکی کشتتوکاڵی ڕانیە کە موچەی خانیشتنانی مەدەنی دابش دەکرد لەم ماکە ئێمە دوای ئەوەی کە یەکێک لەو کەسانێک کە هاتبوو بۆ موچە خەڵکی ناحیەی تەقتەق بوو کە وەکو خۆی باسی کرد ماوەی 2 ڕۆژ بوو دەهات بۆی موچەی وەربگرێ بەڵام ڕۆژی هەینی بوو کە پشوو بوو موچەی وەرنەگرت دواتر گەڕایەوە ماڵەوە دوا بەدواوی کە ئێمە وەکو دەستگای میدیای وێزگا ئەم هەواڵەمان بڵاو کردەوە دەست بەجێ بەڕێوەبەری ئەم بانکە کاک ڕێبوار هاتە سەرخەت و پەیوەندی بێمەوە کرد کە خۆی ئامادەیە ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنێ موچەکەی خۆی بۆ دەباتە ماڵەوە من دەمەوێت قسە لەگەڵ بەڕێنجام بکەم کاک ڕێبوار سڵاو لەبێت دوا بەدواوی کە ئێمە ئەو ڤیدۆیەمان بڵاو کردەوە بەڕێستان هاتنە سەرخەت و پەیامی تۆ چی بوو بۆی بۆم ڤیدۆیە و قسەی تۆ چی لەسەر ئەم ڤیدۆیە بەڵێ ئێمە ئەوڕۆ دووەم ڕۆژی جەژنە وەکو ساپی بانکی کشتتوکاڵی ڕاپەڕین دەمانوێت سەردانی ناحیەی تەقتە بکەین لە نزیکەوە چاومان بە موچە خۆرە بکەوێت کە حاجی ژێن بە ناوی شەوکەتە ئۆمەرە دەمانەیە موچەکەی بۆ بین و داوای لێبوردنیشی لێ بکەین سڵاوتان لەبێت من ئێستا لە ناحیەی تەقتەقم لە ماڵی ئەو خاتونەم کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕۆژی هەینی ئێمە لە دوانێکمان لێ وەرگرت سەبارەت بە دۆخی خاننشینان یاخود کە هاتبوو بۆ وەرگرتنی موچەکەی وەرنەگرت کە شەکوی حاڵی خۆی کرد دوای ئەوەیە کام ڤیدۆ دەنگدانەوەیکی زۆری هەبوو خۆشبەختانە بەڕێوەبەری بانکی کشتتوکاڵی ڕانیا پەیوەندی بە ئێمەوە کرد کە ویستی خۆی لە نزیکەوە سەردانی ماڵی ئەم خانیشینە بکە و هەم موچەکەی خۆی ببەرێ هەم وەکو سەردانی بکە و داولێبوردنیشی لێ بکە کە لەسەر ئەو لەگناتێکگەشتە هەبوو لە نێوان نادا ڕوویدا من دەمەوێت قسە لەگەڵ کاک ڕێبوار بکەم کاک ڕێبوار سڵاو لێبێت ئەمڕۆ بەڕێستان سەردانی ناحیەی تەقتەقتان کە سەردانی ماڵی ئەم خانیشتنە دەکەن ئاماز لەم سەردانی ئەوە چی بووە تانەوێت چ پەیامێک بگێنن بەڵێ دوا بە دوای بڵاوبوونەوەی ئەو گرتە ڤیدۆیی کە لە ڕۆژی هەینی دای حاجی بناوی شەوکەتە ئۆمەر هات بۆ وەرگرتنی موچەکەی دوای ئەوەی ئێمە بە پۆلیسەکانمان ڕاگەیان کە بە هیچ زۆرێک دەرگەن نەکرێتەوە لە بەرەوەی کاتی داوام تەواو بوو و ناتوانین چیکە ئەو موچە دابش بکەین ئەوە بوو ئەوان ئەوەی کە لە سەر شانیانە جێبەجێیان کردو بەڵام ئەوەی کە دروست بووە پاڵپەیوەنانێک بەدای حاجی من لە ڕانیەوە وەکو بەڕێوەبەری بانک هاتووم داوای لێبوونی لێ بکەم موچەکەشم بۆ هێناوە و هەر مانگێک کە موچەکەی هات پێشتر تەلەفۆنە بۆ بکە لە خزمەتیدا دەبم موچەکەی پێدەدەین و دووبارە داوای لێبوونی لێ دەکەین و خۆشحاڵیشین کە هاتین بۆ شاری تەقتەق و لە نزیکەوە بینیمانە خۆشحاڵیان هەستێکی ئەمڕۆ کاک ڕێبوار خۆی سەردانی بەڕێستانی کرد و موچەکەی بۆ هێناکەم شانازی پێ دەکەم برای گەورەمە عەزیزی منە لێرەوە هەتا ڕانیە من مەمنونی بەس ئەوەندە دەعوا لە چی پێدای بەڵێنی چی پێدا بەڵێنی ئەوەی پێدام گوتی معاشەکەت بۆ دێنم دەخوای لێبوردن دەکەم هەر ئیشەکەت هەبوو لەسەر سەر و لەسەر سامی دادەنێم ئەمریز شانازی پێ دەکەم زۆر مەمنونی بەس ئەوەندە یەک ڕزام هەیە لە کاک قوباتوان کە یعنی بە هەموو لاکسیان یارمەتیەکم بدەن کە معاشەکەم چونکە زۆر مەغدورین پیاوەکەم 26 ساڵی پلەدار بووە ئێستا بە خانەنشینی هاوڵاتی نووسراوە کە بۆیان بۆ بکەنە خانەنشینی پێشمەرگەیان شەیدانەکەم بۆ بنووسن بە پلەوە ئەوە تەمشتێکمێ لە ژوورێ راپۆرتمەیە پرچێری کاک ڕەحمانی ڕەحفەتاغا بە ڕەحمەت بێ هەمە کاک زەوادا مام غەفورە هەموو شەفە چاوشینە هەموو ئەوە لەگەڵ پیاوی من لەگەڵیان بووە خێرە هەمووی لەگەڵ لە ماڵی خۆی هیوای بەمار مردووە کردیتان چونکە مە کەسمانێ بۆیە بۆم ناکەن یەک ڕزا لە کاک قوبات و بە هەموو لایەکتان دەکەم کە بۆ میان بکەنە خانەنشینی پێشمەرگە یان شەیدانە سوپاسی هەموو لایەکتان دەکەم شانازیشتان پێوە دەکەم ئەمن بە ناوی پۆلیسەکە و بە ناوی ستافی بانکەی داوای لێبوردن دەکەین برای گەورە من عەزیزی من